روزانی درنجامی کوبونوکانی روزانی رابردو آماده کرابون استمان به دستی بطاله و نه حضوری واشته کی راگیندرا و من پیبید بو اوی که بو اوی برز روم بکنه لرگای اوی شوا به سرجم چین و تویجکانی خلکی خوراگیری حریم کردستان بگاد بله هموشت دموی بناوی سروکاتی انجمنی وزیران و بناوی حکومتی حریم کردستان و بتایبتی بناوی ام کوبونا و گوره که امرو لیر درک خرا دوپاتی سپاس و پیزانین و بهندزانینی سروکاتی انجمنی وزیران جناب سروکی حکومت جناب جیگیری سروکی حکومت بو سرجم فرمانبران و کارمندانی حکومتی حریم کردستان و تکرای چین و تویجکانی ولاتکمان دوپات بکینوا لوی کوا تا استاو امیدشمان ویا لآیندش تا تپربونی ام قناغ سخته با خوراگیری دمیننوا چونکه تنها آمانجکان من بم شوه دیتا دیو دتوانین با خوراگیری و با یک دنگی و با لیک تگیشتنه ام قناغ سخته که ولاتکمان پیدا تپردبی در باز بکن لدرنجام کوبونوکانی رابردوی چند ماویک هات نکایوی ام قیرانه و بتایبتی قلبونوی او قیرانه لدو ساتکای خود لچند روزانی رابردویان لیک دو مانگی رابردو دا بتایبتی لدوای دابزینی برچاوی نرخی نوت حکومتی حریم کردستان کوتو اتا چندین جموجولو کوبونوو کورو سیمینارو ورگرتنی پرسورای خلکی شارزا و پسپورو چین و تویجکانی کومالگا بو اوی که بریاری کی دراسه کراو و بدرنجامی کی گنجاو با پاراستنی هاوسنگیک لنیوان خرجی و دهاتکانی حریم کردستان لم قناغ سخته دا ببیتا نقش رگایک بو چارسر یا خود بو در چونو تپر کردنی هم قناغه هر لم چوارچوه دا بریار درا که امرو کوبونوی گیوا فراوان رگ بخرید با آماده بونی کابینه حکومت و لسر آستی وزارتکان همو وزیر بررزکان و بریکاری وزارتکان و بره و برگشتیه پیوندی دارکان و راوشکارکان و جماره یک لپرلمانتارانی بررز اوانه کوا پیوندیان به کاری لجنکان و هیاو و آماده بونی کسانی پسپور لزانکو دزگاکانی لکولینو و دزگاکانی بابلن پیونددار بم بوارانو و هر وها کسایتی شارزا و خوان خبره که امرو لم حولدا بشداریان کرد و لدر انجام کارکان دا بشکران بو چند لجنه که یکمیان جورک بو تیدا سرجم دا تاکانی کلبردستان لتکرای خرجیکان و لتکرای دهاتکان و لجماره فرمانبران و موچخورانی حریم کردستان و رون کردنوی او بوارانه کوا دهاتی حریم کردستان یا خود بو گیشتن به روشنیه کی زیاتر بو آماده بوان و بجدار بوان لوی که دهاتکان چندن و خرجیکان چندن و داتای پیویست امان هموی لجورک داخران ترو بو آماده بوان بو اوی که لجورکانی تر گفتگو دراسه بکرین و چونیتی رگا چاره گنجاویان بو بدوزرتاوه جورکی تری تایبت هبوه به تنها به دهاتکان که وردکاری سرجم دهاتکانی حرم لدهاتی نوتو دهاتی برهمه نوتیکانی ناوخویی و دهاتکانی گمرگکان و سرجم او بوارانه کوا دهاتن سرچاوی دهاتن بو حریم کردستان تیدا خراونت رو جوری که تر هبوه بو خرجیکان وردکاری او خرجیه بردوامانه کوا حکومتی حریم کردستان هیتی لموچو بابلن استحقاقات فرمانبران و کارمندان حکومتی حریم کردستان و هر وها لخرجیکانی تری بر بردن روزانه لحکومت که زیاتر بواره خدمت گزاریه
ئەساسیەکان لە بواری تەندروستی و بواری ئاو و بواری کارەبا و بواری پاککردنەوەی شار و شارۆچکەکان و هەروەها بواری ئەمنی و بوارەکانی تر و بوارێکی سەرەکیش کە بەڕاستی بارێکی قورسی خستووەتە سەر دارایی هەرێمی کوردستان ئەویش دابینکردنی پێداویستیەکانی ڕوبەڕووبوونەوەی جەنگی دژی تیرۆرە کە لە درێژایی زیاتر لە 1000 کیلومتر هەرێمی کوردستان و ئێستا براو باوک و کەس و کارەکانی ئێمە لە خەندەقەکانی پێشەوان لە بەرگریکردن لە هەرێمی کوردستان کە بێگومان ئەمەش بەشێکی گەورە و بەشێکی بەرچاوی خەرجیەکانی هەرێمە لەم کات و ساتەدا. ژوورێکی تر بریتی بووە لە شێوازی یاخود گفتوگوکردن لەسەر شێوازی ڕێکخستنی پەیامی حکوومەت و چونیەتی گەیاندنی ئەم حەقیقەتانەی کە هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەبێت لەسەر وردەکاریەکانی ئەم خاڵانەی کە لە پێشودا باسم کرد ژوورێکیش کاری ئەوە بووە و ژوورێکیش بۆ پێشنیارەکان و دیراسەکردنی هەنگاوەکانی چاکسازی بووە. دوو خاڵی سەرەکی هەن کە دەمەوێت لە بەردەمی ئێوەدا ڕوون بکەمەوە. یەکێکیان ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بڕیاری پاشەکەوتکردنی بەشێکی موچە یاخود دەرەماڵەی هەر پێکهاتەیەکی کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بە چاکسازی ناو نابات. ئەمە بەشێکە لە تەقەشف کە دوای ئەوەی لە گفتوگویەکان تەواو دەبین و دەگەینە دەرەنجامێکی دروست ڕادەگەیەندرێن بۆ هاوڵاتیان، بەڵام تکام وایە ئەم پەیامە زۆر بەڕوونی بگات نەگەیشتنی یاخود نەتوانستی حکوومەت لە دانی 100% ئستحقاقاتی فەرمانبەران حکوومەت ئەمە بە هەنگاوی چاکسازی ناو نابات. هەنگاوەکانی چاکسازی بەشێکی ترن کە بریتین لە کەمکردنەوەی خەرجیە زیادەکان و لە نەهێشتنی هەموو ئەو سەرچاوانەی کە دەبێتە هۆی بەهەدەردان یاخود بەلایانی کەمەوە بوو ئەم قۆناغە ڕیزبەندیکردنی پێداویستیەکان کە تەنها تەرکیزی خەرجیەکان لەسەر پێداویستی ئەساسیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک بێت و هیچی تر نە. طبیعی ئەم لە جانانە یاخود بە بڵێن ئەم ژوورانە کاری خۆیان کردووە و ئێستاش هەندێکیان بەردەوامن لە ڕێکخستنی ئەو کارەکانیان و دوای کەمێکی تر یاخود دوای نازانم چەند کاتی دەوێت چکە ڕەنگە هەندێک لە لەژنە تەواو ببن هەندێکیان مابن راپۆرتەکانیان لە حەزوری با بڵێنی سەرجەم ئامادەبووان دەخرێنە ڕوو و حکوومەت بەردەوام دەبێت لەو گفتوگو و پەیوەندیەی کە لەگەڵ ئەو لایەنانەی کە دەتوانن بەشداریەکی کارا لە چونیەتی زیادکردنی داهاتەکان و سنووردارکردن و کەمکردنەوەی خەرجیەکاندا بەشدار بکەن بە شێوازێک کەوا زامنی ئەوە بکەن ئەو داهاتەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو سەرچاوەکانی داهاتەوە هاوسەنگیەکی پێ بکرێت لەگەڵ خەرجیەکانی کە زەڕورن و کامۆژەم پێکرد کە بێگومان ئەولەویەتیش لەم مەسەلەیەدا بۆ موچەی فەرمانبەرانە. و ئەوەی کە جێگای ژیاشایانی باسکردنە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت هەردوو بەڕێزیان هەتا ئێستاش بەردەوام بە کارامەیی لە سەرجەم لێژنەکاندا بەشدارن و خۆیان هەرچی پرسیارێکی کەوا پێویستی هەبوو بێت بۆ بەشداربووان بخرێتە ڕوو وەڵام بدرێتەوە بۆ ئەوەی زانیاری درستیان لە بەردەستدا بێت چونکە بێگومان دروستکردنی قرارێکی دروست بڕیارێکی دروست پێویستی بە زانیاری دروست و زانیاری ورد هەیە و تا ئەم دەقیقەیەش هەردوو بەڕێزان بەردەوامن لەگەڵ لێژنەکان و لەگەڵ سەرجەم لێژنەکاندا کوبوونەتەوە. لە دەرەنجامی کوبوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لەسەر بواری نەوت و کە سەرچاوەی سەرەکی داهاتەکانە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای نەوت و گاز دوو بڕیاری سەرەکی دەرکردووە کە پێم خۆشە ئێستا لە بەردەمی ئێوەی بەڕێزدا ڕای بگەینی. یەکەم
تاوەکو سندوقی داهاتە نەوتیەکان دروست دەبێت بە پێی یاسا بڕیار دراوە بۆردێکی تەکنیکی وردبینی و دارایی دروست بکرێت بە سەرپەرشتی نوێنەرێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەڕێوەبەری گشتی وردبینی لە وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرێکی گشتی پسپۆر لە چاودێری دارایی کە ئەرکی ئەم بۆردە بەرپرسیارەتی ڕێخستنەوە و وردبینیکردنی سەرجەم ژمارە حەسابیەکانی سامانە سروشتیەکانە واتە هەموو داهاتەکانی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لە فروشتنی نەوت و بەروبوومە نەوتیەکان و ئەوەی کە زۆر جاران لە با بڵێن لە عامەتدا پێی دەگوترێت تانکەرەکان و مەسفایەکان و هەر بوارێکی تری بازرگانیکردن بە بەروبوومە نەوتیەکانەوە هەموو داهاتەکان سەرجەم داهاتەکانی لەلایەن ئەم بوردەوە وردبینی دەکرێنەوە و زانیاری تەواو لە قۆناغ بە قۆناغ بە هاوڵاتیان لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندنەوە ڕادەگەیەندرێن. هەروەها لە هەمان کاتدا یەکێک لە کۆمپانیا ناودارە بڕواپێکراوەکانی سەرئاستی جیهان لە بواری وردبینیدا وەکو لایەنی سێەم بەشدار دەبێت لە پشتڕاستکردنەوەی ئەو زانیاریانە بە واتایەکی تر سەرچاوەی زانیاریەکان تەنها وەزارەتێک نابێت لە حکوومەتدا بەڵکو هەموو لایەنە پەیوەندیدارەکان تێیدا بەشدار دەبن و ئەو کۆمپانیا نێودەوڵەتیەش سەرپەرشتی ئەم کارە یاخود پاڵپشتی ئەم کارە دەکات بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیاریانەی کەوا لە حکوومەتەوە دەردەچێت. دوو بڕیار درا هیچ پرۆسەیەکی کڕین و فروشتن و ئاڵۆگۆڕکردنی نەوتی خاو و بەرهەمەکانی لە دەرەوەی ئەوەی کە بەبۆڕی دەڕوات ئەوەی کە بەبۆڕی هەناردە دەکرێت واتە دیسان مەبەست لە ئەوەی کە لە ڕێگای تانکەرەکانەوە بازرگانی پێدەکرێت بە هیچ شێوەیەک بە ڕاستەوخۆ نادرێت بە هیچ کەس و کۆمپانیا و باڵێندەرێک بەڵکو دەبێت بە زووترین کات ڕێنمایی دەربچێت بۆ ڕێکخستنی کێبڕکەیەکی و ئاشکرا کە بە نرخێکی گونجاو یاخود بە گونجاوترین نرخ و باشترین جور لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و زیادکردنی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت. ئەم دوو بڕیارە دراون لە ئەنجومەنی باڵای نەوت و گاز کە پێمان وایە بەشێکی زۆری ئەو پرسیارانەی کە زۆر جاران لە لای ئێوەی بەڕێزیش لەسەر ئەم مەسەلەیە هەن وەڵام دەرەوەی بەشێکی زۆری ئەم مەسەلەیە دەبن و لە فترەی ئایندەشدا حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لەگەڵ ئێوە لە تەماسدا دەبێت لە پەیوەندیدا دەبێت و کە سوپاسیشتان دەکەین بۆ گەیاندنی ئەو زانیاریانەی دەربارەی داهات و دەربارەی خەرجیەکان و دەربارەی ئەو هەنگاوانەی کەوا حکوومەت دەینێت بۆ ئەوەی کە زۆرتر هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە هەرچیەکی لە توانا و لە دەستکەوت و لە داهاتەکانی حکوومەتدا هەبێت بە باشترین شێوە دەخرێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. هەموو ئەو ڕێگانە تەبیع ئەمە هەر ئەمڕۆ نییە باسکرا بێت بۆ معلوماتی جەنابتان پرۆژە یاسایەک لە ناوەڕاستی ساڵی ڕابردوودا پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرا و پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەردا و ڕێگای بە حکوومەتدا کەوا هەر ڕێگایەکی گونجاو بگرێتە بەر بوو دابینکردنی موچە و پێداویستیەکانی هەرێمی کوردستان لە زمنیوانەدا قەرزیشیەکێکە لەو حاڵەتانەی کەوا پەنای بوو دەبردرێت بەڵام هەتا ئێستا کە زامنی قەرزێک کرابێتن با بڵێن نەچووتە بواری جێبەجێکردنەوە بەڵام یەکێکە لەو دەرگانەی کە حکوومەت پەنای کاکدشاد ئاراسم لە کوردستان 24 ئێستا حکوومەتی هەرێم نەوت بە چەند دەفرۆشرێ ینی چەند قازانجەتی لەو نەوتە ئێستا بە هەر نرخێک بێ دەفرۆشە چەندی قازانجە ئایا کە پێشتر لە سەرەتای ئەوەی نەوت درایە دەرەوە داهاتێکی زۆر بوو ئەو داهاتە چی لێهات بۆ حکوومەتی هەرێم نەختی نەبوو ئێستا ینی ئەیتوانی تۆزێک لەو قەیراندەرە خۆی دەرباز بکات. دوو کات پێشتر پرۆژەیەکە بوو لە پەرلەمان قەرزی دەرەچی بکە حکوومەت ئیسلامیەکان زۆر دژی وەستان و ئێستا
خودی وەزیری کشتتوکالکەیەکێکە لە وەزیرەکانی کۆمەڵ داوا دەکات قەرز بکات. ئایا حکوومەت جارشتر بیر لەوە دەکاتەوە قەرزی دەرەچی بکات؟ دەربارەی کاتی خۆی کە حکوومەت سیاسەتی بنیادی ژێرخانی ئابووری و بنیادنانی با بڵێن بەرهەمی ناوخۆیی اعتیمادکردن لە سەرداهاتی نەوتی ناوخۆیی کە بڕیاری ئەوەیدا بۆ بیرخستنەوەی جەنابتان نرخی نەوت لە سەروی $100ەوە بوو. هەتا وەکو ژێرخانەکە کەوتە بواری جێبەجێکردن و با بڵێن کەوتە بواری ئەوەی کەوا سوودی لێوەربگرێت دابەزی بۆ خوار $80. هەتا وەکو حکوومەت هەموو لایەنە سیاسیەکانی کو کردەوە و بۆ ئەوەی ببینە $1 بڕیار لەسەر ئەوەی کە بە کودەنگی من بیرمە بەشداری ئەو کوبوونەوە بووم کە لە ئەنجومەنی وەزیران بەسترا لە مانگی 6 ساڵی 2015 لەوێدا بڕیار دراکەوە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان سەرپشکە لەوەی کە ئازاد بێت لەوەی کە ئەگەر کڕیاری دەست بکەوێت نەوتی خۆی ڕاستەوخۆ بفروشێت چونکە بە پێی هەموو هەڵسەنگاندنەکانی ئەو کاتووی ئێستاش ئەو داهاتەی کەوا دەست حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت لە فروشتنی نەوتی خۆی بە ڕاستەوخۆ زیاترە لەو داهاتەی کەوا ئەگەر نەوتەکە تەسلیم بە بەغدا بکرێتەوە بەغدا ئەم نەوتە بفروشێت جگە لە با بڵێن دەوافعی تری سیاسیش کە هەنگاوێک بووە بۆ سەربەخۆیی ئابووری و اعتیماد لە سەرخۆکردن. طبیعی لە وەزعێکی کتوپڕی ناکاو کە نەک تەنها بەسەر ئێمەدا بەسەر هەموو وڵاتەکانی هەناردەکاری نەوت داهاتووە بە تایبەتی وڵاتانی ئەم ناوچەیە نرخی نەوت ئەو کات کە گفتوگوی لەسەر دەکرا گەیشتە 6 هەتا حکوومەت ئامادەسازی کرد گەیشتە 40 لەسەر $40 حکوومەت پرۆگرامێکی توکمەی دانا بوو بۆ دابەشکردنی ئەو داهاتە بە شێوەیەکی هاوسەنگ بە تایبەتی لەسەر موچەی فەرمبوو بوو تەرخانکردنی بۆ موچەی فەرمانبەران لە بێشانسی ئێمە لەم ساتەی کە ئێمە قسەی تێدا دەکەین نەوتی برنت لە دەوروبەری $30 کە ئەمە یەکێکە لە جوورە هەرە باشەکانی نەوتی دنیا نەوتی ئێمە بە تاکید کەمترە لەو نرخە لەبەر دوو سەبەب یەک لەبەر جوورەکەی دووش لەبەر بازاڕەکەی چونکە ئێمە تازەین لەم بازاڕەدا بۆیە ئەوەی کە ئێستا لە داهاتی نەوتە فروشتنی نەوتدا بەدەستمان دەکەوێت کەمترە لەوەی کە پێویستە بۆ دابینکردنی موچە لەسەر ئەوەی کە پاشەکەوتکردن بۆچی حکوومەت پاشەکەوت طبعی بۆ ئەوەی بەرچاوی ئێوە ڕوون بیت دوای ساڵی 2003 کە عێراق ڕزگار بوو کە ئەو یاسانەی لە عێراق دەرچوون داهاتەکان لەسەر تاپای عێراقدا داهاتی مرکزی بوونە و هەر داهاتێکی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان هەی بووایە دەبوایە ئاگاداری بەغدا بکرێتەوە و ئەم داهاتە ئۆتۆماتیکیان لە داهاتی یاخود لە بڕی بەشی داهاتی هەرێمی کوردستان لە سەدە حەڤدەکەی کەم دەکرایەوە واتە شێوازی مامەڵەکردنی حکوومەت لەگەڵ مرکز وەکو دەوڵەتێکی فیدرال ئەوە نەبووە کەەوە حکوومەت حەقی پاشەکەوتکردنی هەبێت چونکە لە کوتایی هەر ساڵێکی حسابیدا ئەگەر بوو نمونە لە ساڵی 2012 حکوومەتی هەرێمی کوردستان $1,000,000,000 پاشەکەوت بکردبووایە ساڵی 2013 ڕێک حکوومەتی ناوەند ئەو $1,000,000,000 لە ئەستحقاقی هەرێم کەم دەکاتەوە بە پێی یاسا چونکە ئەمە بە پێی ئەو ڕێککەوتنەیە ئەوی کە هەبووە بووە بەڕاستی هاتنی بودجەی ئێمە بە نسبەتێکی دیاریکراو یەکێک وە لەو هۆکارانەی کەوا حکوومەت نەتوانیوێتی یاخودنا بە جددی بیری لە زیادکردنی داهاتەکانی ناوخۆ کردوتەوە و نەتوانیوێتیشی کەوا پاشەکەوت لە ئیمکانیاتەکانی خۆیدا بکات و بوارێکی تریش هەیە کە دەمێ بە ڕوونی لە حەزۆری ئێوەدا باس بکەم وڵاتی ئێمە ئەو گەشە سندنەی کەوا بە خۆی وەبینیوە لە بنیادنانی ژێرخانێکی درستی خزمەتگوزاری لە دوای ساڵی 2003 لە هاتنی با بڵێن بەشە بودجەی ئێمە لە عێراقەوە بە تایبەتی لە دوای ساڵەکانی 2009 10 11 و 12 کە زۆرتر ئاستەکەی ئەوە بووە بەڵام نەدەکرا ئەم وڵاتە پێویستی بە ئەو بووە پێویستی بە ڕێگاوبان بووە پێویستی بە پرد بووە پێویستی بە ساڵانە لە بڕی ئەم کۆنفرانسەی کەەوە ئێستا دەبەسترێت کۆنفرانس دەبەسترا بوو خستنە ڕووی دەیان پرۆژەی استراتیجی و ئێستاش لە وڵاتی ئێمەدا بەرجەستەن
نادیده ناگیرن و صدان کیلومتری قرتاو کراوه بدیان پروژه او درست کراون به هزاران کتابخانه درست کراوه بدیان بنکی تندرستی درست کراون به صدان باغچه و امانه من تکنین بلام حقیقت تکن لوی که اگر بگو ترید حکومت پاره خود چی لیکن حکومت بشی هر زوری دهاتکی خوی دا بشی سر 1,400,000 موچخور کردوه که والا حریمی کردستان هن و بشکی تریشی بشی ام بنیادنانی جیرخانه بووی که عرضم کردی لسر موضوعی ورگرتنی قرض ام پروژه دراب و پارلمان لانه کان به هر بیرو بچونی که هی آزادن لوی که بیرکردنەوەی خۆیان چوون دەبێت زۆر یاساکە زۆربەی هەرە زۆر یاساکانی کە لە هەرێم دەرچوون بە دەنگی سەدەسەدی پەرلەمانتاران دەرنەچوون ئەمەش وەکو هەر یاسایەکی تر لایەنێکی سیاسی لەبەر بیرروباوەڕی ئاینی بێت یان لەبەر هەر هۆکارێکی تر ئەگەر دەنگیشیان بۆ یاساکە نەداوێت بەڵام یاساکە لە 2004دا پەسەند کرا و پەرلەمان بە ڕێژەی یاسای خۆی پەسەندی کردو بۆیە ئەمە هیچ مەسەلەیەک نییە کەەوە لایەنێک لەگەڵی بوو بێت یان لەگەڵی نەبێت. کاک دڵشاد من سیروان پایمنەری هیچ حکومت به هیچ شێوەیەک تا ئەم دقیقەیە نە بڕیاری داوە نە بڕیاری ئەوە دەدات کەەوە نیموچە بدات سەرجەم داهاتەکانی خۆی کو دەکاتەوە لە ئایندەیەکی نزیکدا وردەکاریەکانی دەخرێنە بەردەستی سەرجەم هاوڵاتیان لەگەڵ سەرجەم خەرجیەکان و تێچووی موچەکان بە پێی ئەو داهاتەی کەوا هەیە هەوڵ دەدرێتن موچە بدرێت و ئەوەی کەوا با بڵێن لاسەنگ بێت یاخود بەشی نەکات حکومت وەکو قەرز لای دەمینێت نەک بڕینی بە هیچ شێوەیەک حکومت بڕیاری بڕینی موچەی هیچ فەرمانبەرێکی نەداوە. کادشا من سیروان پایمنەری کورسات پرسیارێکم بۆ عەفو ئێستا خەڵکی بەڕاستی بە چاوەڕوانی ئەم کۆبنەوانەیە چاوەڕێنی پایامێکی گرنگە لە ئێوە بە تایبەتی موچەخواران بە تایبەتی ئەوانەی کە موچەیان سنووردارە یا خۆ داهاتیان سنووردارە چاوەڕێی موژدەیەکی خۆش دێوەکەن هیچ موژدەیەکتان پێ بۆ فەرمانبەرانی یاریمی کوردستان سەبارەت بە بڕینی موچەیە خۆ باس لەوە کرێت کە موچەکانیان نەبڕێت یاخۆ باس لەوە کە تەنها دەرماڵەیان نەبڕێت تەنها موچەی بنەڕەتیان پێدرێت ئەم هەموو دەنگۆیانە بۆ چۆ گەیشتەوە لەم کۆبنەوەندە باس کراون حتا ئێستا طبیعی ئەم هیچێک لەو بڕیارانە نەدراون ئەوی کەوا دراوە بڕیاری ئەوەیە حکومت بە هیچ شێوەیەک بڕیاری بڕینی موچە نادات چونکە بڕینی موچە استحقاقێکی فەرمانبەرە و بە تەکید بە پێی یاسا ڕێکخراوە و حکومت قەت دەستکاری یاخود با بڵێن مافی ئەوە بە خۆی نادات کەەوە بڕیاری بڕینی موچەی هیچ فەرمانبەرێک بدات عەرزم کردن سەرجەم داهاتەکان کە ئێستاوە ڕێکخراونەتەوە دەخرێنە ڕوو بەرەوردێکی پێدەکرێت لەگەڵ خەرجیەکان و بە تایبەتی لەگەڵ موچە کە ئەولەویە کە دەڵێم خەرجیەکان ئەولەویەتی سەرەکی خەرجیەکان موچەیە وئیلا هەموو خەرجیەکانی تر حکومت لە غەیری ئەوەی کە پێویستی بە بەڕێوەبردننی ڕۆژانەی هەندێک بواری وەکو تەندروستی و ئاو و با بڵێن ئەوەی کە پەیوەندی ڕۆژانەی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە وئیلا هەموو تۆنەیەک دەخرێتە گەر بۆ ئەوەی کەەوە تەمینی ئەو بەشە بکرێتن ئەوەی کە لە توانستی حکوومەتدا دەبێت بودانی موچە. بەڵێ کاک دەشا من هێرش قادرم لە نارتی ئەم پرسیارێکمەیە من هێرش قادرم لێ نارتی دوو پرسیارمەیە پرسیاری یەکەم لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا ئەوەی کە لیژنەکانتا پێگەناوە باستان لەوە کردووە کە بگەڕێنەوە بۆ بەغدا یاخود کۆبوونەوە لەگەڵ بەغدادا بکەن پرسیاری دووەمم کێشە حکوومەت یاریمی کوردستان و داناغاچی بەسەرات بەچی گەشت کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تایبەت بووە لەسەر ئەو بوارانەی کەەوە من باسم کرد هیچ مەسئلەیەکی سیاسی لەم کۆبوونەوەدا باس نەکراوە و موضوعی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا مەسئلەیەک نییە تەنها عیبارەت بێت لە مەسئلەی موچە و بودجە و نەوت و فروشتن کۆمەڵێک پرسی سیاسی گرنگ و گەورن بەڵام پەیوەندیان بەم چاڵاکی ئەمڕۆ بەم کۆبوونەوەی ئەمڕۆوە نەبووە هەر وەکو چوون ئەو مەسەلەیەش و کنفرانسی ئێمە و حەزوری ئێمە و دانیشتنی یا هاتنی منیش بوو خزمەتی ئێوەی بەڕێز لەسەر تەنها لەسەر چاڵاکیەکەی ئەمڕۆیە بووە تکا دەگەم پرسیارەکان لە چوارچێوەی ئەم بابەتە بن. پرسیارەکەمە لەسەرەوەی ئەمڕۆیە ئەمڕۆ ئەو چوار ژوورە لە بەیانیەوە تاکو ئێستا لە کۆبوونەوەن و چاوەڕێکرێ زیاتریش بێ ینی بەدڵنیایی کۆمەڵێک پێشنیارە خەنە ڕوو ئەم پێشنیارانە حکومەت چیەکە بۆ ئەوەی ینی بیکاتە بڕیار زوو بچێتە واری جێبەجێکردنەوە ئەو پێشنیارانی کە درێ بە ئێوە ئەمڕۆ چی لێ دەکەن؟ زۆر جاران لە کوڕ و کوبوونەوە لە دانیشتنەکان لە ڕاگەیاندنەکان دەبیسترێت کەەوە حکوومەت
حەقوایە ڕای پسپۆڕان ڕای خەڵکی تایبەتمەند ڕای خەڵکی شارەزا وەربگیرێت ئەمڕۆ ئەوەیە ئەو داواکاریە ئەوەی کە زۆربەی جار لە زۆرێک لە با بڵێن کەسە خەمخورەکانی ئەم وڵاتەوە دەبیسترێت ئەم پێشنیارانە بە تاکید پێشنیاری چاکی لەگەڵاڵە دەبێت و حکوومەت ڕەنگە دەرەنجامی هەر تەنهایی ئەم چاڵاکیە نە لە چەند ڕۆژی ئایندەدا چاڵاکی تری لەم بابەتەش بکات و ڕای و پرسی زیاتریش وەربگیرێت اینجا سەرجەمی ئەو پێشنیارانە یەک دەخرێن لە ئەنجومەنی وەزیراندا باشترینیان بڕیار لێ دەدرێت و دەبێتە بڕیاری حکوومەت و ڕادەگەیەندرێت لەسەر ئەساسی کەمکردنەوەی تا ممکنی خەرجیەکان و هەر ڕێگایەکی کەوا ممکن بێت داهاتی پێزیاد بکرێت و ئەولەویەتیش بوو دابینکردنی موچەی فەرمانبەران ئەمە تایتڵی ئیشەکانی ئەم چاڵاکیە و ڕۆژانی ئایندەشە. ئەوڕۆ ئەگەر با بڵێن پێشنیارەکان بۆ ئێوە کرابێ تا چ نرخێک حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە نەوت فرۆشتن لە ئەگەری دابەزین دوو بەدیلی نەوت چییە لە حکوومەت تاوەکو بتوانانی هەر چ نەبێ موچەی فەرمانبەران بدات. کێشەی فرۆشتن و دەرهێنانی نەوت کێشەیەکی تایبەت نییە نە ئەقلیمیە نە تایبەتە بە هەرێمی کوردستان ئەمە بووەتە کێشەیەکی جیهانی و تەنانەت زۆرێک لە وڵاتە بەرهەمهێنەرەکانی نەوت ئێستا تێچووی دەرهێنان و بە بازارکردنی بەرمیلێکی نەوت لەسەریان گرانتر دەکەوێت لەو با بڵێن لەو نرخەی کەوا پێی دەفرۆشن یعنی بۆیە گەیشتونەتە حەدی وەستان ئومێدمان وایە کەوا هەرێمی کوردستان هەتا ئێستا نەگەیشتوتە ئەو ڕادەیە و هەروەکو چوون هیچ با بڵێن موئەشرێک نیشانەیەک نەبوو بوو ئەم دابەزینە خێرایە بەڵکو نرخیش هەستێتەوە ینی شتێک نییە لە کۆنفرانسێکی ئێمەدا وەکو هەرێمی کوردستان با بڵێن کە ئێمە ڕەنگە لە وڵاتە بچووکەکانی یعنی هەناردەکاری نەوت بین لە ئێستادا ئێمە ناتوانین تەحەکوم بە بازاڕی نەوت بکەین بەڵکو هێزی زۆر گەورە هەن کە تەحەکوم بە بازار دەکەن. سێرەگەی تر چ باڵن ئێمە بەداخەوە لە عێراقش و لە هەرێمی کوردستانیش سەرچاوەی هەرە زۆری داهاتی ئێمە داهاتی نەوت بووە و ئەوەش یەکێکە لەو هۆکارانەی کەوا ئەم وڵاتەی بە تێکڕا با بڵێن تووشی ئەم قەیرانە کرد کە داهاتێکی زۆری نەوت وای کرد کە بوارەکانی تر کەمتر با بڵێن گرنگی پێ بدرێت ئێستا بیر لە هەموو ژیاننەوە و بژانەوەی هەموو بوارەکان دەکرێتەوە بەڵام هەندێکی هەنگاوی خێران ممکنە دەرەنجامەکانی زوو بکاتە دەرەنجام و بۆەوەی بارسوکیەک دروست بکرێتن لە مازحای هەیە و هەندێکیشی تابعی هەنگاوی مستەقبلین کە ڕەنگاوەکو پلێن دیرەشخان بن. هێمن بابان لە ئاژانسیانە دۆڵ دوو پرسیارمێ کاکشات پرسیاری یەکەمیان ئەوەیە کە پێش ئەم کۆنفرانسەوە ئەمڕۆ شتێکتان لێ دیارە حکوومەت ئێوێ لە بواری کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی داهات چی بکات چی لە ئەولەوێتە مەسەڵەن بچووکردنەوەی کابینەی حکوومەت یان چیتر لە ئەولەوێتی ئیشەکانی ئێوەیە. پرسیاری دووەم حکوومەتی هەرێم بە تەواوەتی بڕیاری داوە چیتر نەگەڕێتەوە بۆ بەغدا واتە دانوستان نەکات لەبارەی تەسلیمکردنی نەوتی خۆی بە بەغدا. ئەگە پرسیاری دووەمت دووبارە بکەمەوە مەوزوعی گەڕانەوە بوو بەغدا تەنها یەک پرس نییە کەەوە بەغدا و هەرێمی کوردستان لە بینیاندا هەبێت. ئێمە کومەڵێک پرسی سیاسی گەورە هەن لەسەر مەسەلای شەڕی دژە تیرورە لەسەر مەسەلای با بڵێن ئەوەی کە جاران لە سنووری مادەی 140 لەسەر مەسەلای چونێتی مامەڵەکردنە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە وەکو گەورەترین هێزی بەرەنگاری تیرۆر لە عێراقدا کە ڕوبەڕووی شەڕی تیرۆر بووەتەوە کومەڵێک پرسی ترن لە زەمنی وانەشدا پرسی بودجە و پرسی با بڵێن نەوت و مەسەلە داراییەکانن. ئەم پرسێک نییە تەنها حکوومەت بە تەنها قەراری لێ بدات ئەمە پرسێکی سیاسی گەورەیە دەبێت هەسەرجەم لایەنە سیاسیەکان بە یەکەوە بە دیتنی من بگەنە ئاراستەیەکی با بڵێن خیتابێکی موحەد کەەوە چوون مامەڵە لەگەڵ ئەم مەسەلایدا بگرێت. لایەنەکان کوک بوونە لەسەر ئەوەی کەەوە لە پرسی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای فروشتنی ڕاستەوخۆی نەوتی خۆی لە ساڵی 2015 لە بینای ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی سەرجەم لایەنەکان و بە تایبەتی هەر 5 لایەنە سەرەکیەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکهێنەوە بەڵام ئەو کات دڵخۆشیەکی زۆر هەبوو
هەمووشیان صاحبی قرارەکە بوون چونکو نرخی نەوت بەرز بوو ئەم توانایی کە ئێستا حکوومەت هەیەی ئەگەر بە نرخی ئەو کات حساب بکەین زۆر لەو داهاتەی کە لە ساڵانی پێشووتر لە بەغداوە بۆمان داهاتمان دەستەکەوت و ئێستا من دڵنیام هەموو کەس کێبڕکەی دەبوو لەسەر ئەوەی کەەوە کێ خاوەنی بیرروکەی فروشتنی ڕاستەوخۆی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام کە نرخی نەوت لە $100 دەبەزێت بوو $20 بڕیارەکە تۆزێک بێ خاوەن دەمێنێتەوە خەڵک خۆی لێ بە ساحب ناکات لەسەر هەنگاوەکانی تر سەرجەم ئەو بوارانەی کە لە خەیاڵی هەر تۆکێکدان لە کەمکردنەوەی هەموو ئەو خەرجیانەی لە هاتن و چوون و لە سولفەی بەردەستی دەوائیر و لە سەفەر و لە ئیفاد و لە بوارەکانی تری چاکسازی لە ڕێخستنەوەی با بڵێن لیستەکانی موچە و لە هەبوونی موچەخوری کە دەوام ناکات و لە هەبوونی موچەی مکەڕەڕ و با بڵێن هەموو ئەو بوارانەی کەوا لە هەر کەلێنێکدا حکوومەت دینارێک بە هاوکاری هەموو ئەو خەڵکانەی کە چاودێری ئەم وازع دەکەن دینارێک ممکنە لە شتێک کەم بکرێتەوە حکوومەت دوودڵ نییە لەوەی بڕیاری یەکلاکەرەوەی دەدات بە کەمکردنەوە خەرجیەکە سپاسان دەکەم.